خۆشەویستەکانم بەردەوامی لە باسی نیشانەکانی منافقە یەکێکتر یان شەشەم علامەت لە علاماتی منافق خۆشەویستەکانم ئەوەیە کە ئینسان ڕیا بکە ڕووپامایی بکە بۆ ئەوە کار بکە تا خەڵکی کارەکانی ببینن بۆ ئەوە قسە ئەکا تا خەڵکی گوێیان لە قسەکانی بێ صفاتی منافقە کەوا لەبەر خاتری خەڵک شت بکە چی قیمەتی هەیە و چی نرخی هەیە هەموو دنیا وەصفت بکە سەناد بکە بەباشی باست بکە بەس تو کردەوەکانت لای خوا مەقبول نەبێ وەرگیراو نەبێ خوای تەعالات لێ ڕازی نەبێ قسەی خەڵک چی سوودی هەیە وەصف و سەنای خەڵک چی سوودی هەیە بینین و دیتنی خەڵک چی سوودی هەیە ئەگەر هەر هەمووتان بە من بڵێن پیاوێکی باشە و هەر هەمووتان ڕازی بن لە قسەکانی من ئەگەر قسەکانی من لەبەر خاتری خوا نەبێ لەبەر خاتری ڕەزامەندی خوا نەبێ خوای تەعالا لە تاوان زیاتر هیچم بۆ نانووسی سوودی نییە بیننی خەڵکی بیستنی خەڵکی سوودی بۆ تۆ نییە ئەوەی کە سوودی بۆ تۆ هەیە دڵی خۆتە کە چەندێ پەیوەندیت لەگەڵ خوای پەروەردگارە پتەوە خوای تەعالا لە باسی صفاتی منافقینە دوڕوەکانە خوای تەعالا فەرمێ یوڕاؤون الناس بۆ خەڵکی لەبەر چاو خەڵکی لەبەر خەڵکی کارەکەن ولا يذكرون الله إلا قليلا ذکری خوا ئەکەن بەڵام کەم يعني منافق ذکری خوا ئەکا بەڵام کەم ئەیکا ذکرەکەت تەنها ئەوەندەیە کە خەڵک ئەیبینێ لە پشتە ملەوانیە دێت نوێژەکات دێت ڕۆژوو ئەگرێ لە ڕەمەزانە خێریش ئەکات بەڵام خێرەکە و ڕۆژ و گرتنەکە و نوێژەکەی لەبەر خاتر ئەوەیە کە خەڵک بڵێن پیاوێکی باشە لە ناخەوە گەنیا لە دەشتەوە زەوقە بەڵام لە ناوە تەوقە لە دەشتەوە کەسێکی ئیماندار دیارە بە سیما بە شکل و شێوە بەڵام لە ناخە گەنیوە ئیماندار نییە بگرە لە کافرەکانیش خراوترە إن المنافقين في الدرك الأسفل من النار خوای تەعالا لە باسی نوێژگەرانە باسی نوێژگەرمان بۆ ئەکا باسی نوێژنەکەرمان بۆ ناکە باسی کەسی نوێژگەرمان بۆ ئەکا ئەفەرمێ فويل للمصلين ويل کە دۆڵێکە لە دۆڵەکانی جەهەنم یا سزایەکە لە سزاکانی خوا بۆ کێ بۆ ئەو کەسانن کە نوێژەکەن بۆ نوێژگەر ويل بۆ نوێژگەرانە بەڵێ کام نوێژگەران الذين هم عن صلاتهم ساهون ئەوانن کە تەمەڵن گوێ نادەنە نوێژەکانیان کەی ئەڕوا و کەی ناڕوا گوێیان لێی نییە الذين هم يراؤون كاتي نوێژەکەن لەبەر خاتر خەڵک ئەیکەن ويمنعون الماعون وكاتێکیش مەجالیان هەبێ دەست بگرنەوە لە خێر بەتەئکید دەستی لێ ئەگرنەوە کابرا ئەبینی خێرەکە نزیکترین کەس کە زۆر پێویستی پێیەتی خزمەکەی خۆیەتی کەسەکانی خۆیەتی کە ئەگەر خێریان پێ بکات زۆر محتاجن جاری وایە براکەی جاری وایە خوشکەی جاری وایە کوڕ و مناڵەکانی خۆی پێویستیان بە یارمەتی ئەوە بەس چونکە ڕیایەتیان نییە بیداتە ئەوان کەس نایبینێ ئەڕوا لە شوێنێکا خێرەکە کە خەڵک بیبینێ سبحان الله خەڵکی زۆر هەیە ئاوان لەبەر چاو خەڵک خۆیان بە پیاوی باش دەرەبڕن بەڵام ژێرەوە بڕن پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ کەسانێک هەن وەکو کێوەی توهاما کە کێوێکی بەرزە وەکو ئەوە سەدەقە و خێریان هەیە لە ڕۆژی قیامەت دێنە حزوری خوای پەروەردگار بەڵام هیچیان لێ وەرناگیرێ وتیان ئەی پێغەمبەری خوا نوێژیان نەکردووە خێریان نەکردووە ڕۆژویان نەگرتووە ئەی لەبەر چی لێوان وەرناگیرێ فەرمووی بەڵێ وەکو ئێوە نوێژەکەن وەکو ئێوەش ڕۆژوو ئەگرن وەکو ئێوەش زەکات ئەدەن بەڵام تەنها بۆ ئەوە ئەیکەن کە خەڵک بیان بینێ هیچ مەبەستێکیان نییە تەنها ڕیا نەبێ ڕووپامایی نەبێ
ڕووپامایی برا بەڕێزەکانم ڕیاکردن ئەگەر لە سنووری خۆی تێپەڕ بێ ئەڕواتە ڕیزی شرکی ئەکبەرەوە، ئەڕواتە ڕیزی شەریک قەراردانی گەورەوە کە ئینسانی پێ کافرە بێ. خوا پەنامان بدە. یعنی ڕیا ئەگەر لە حەد خۆی دەرچوو ئینسانی پێ کافر ئەبێ. هەنێ کەس وا تێگەیشتووە ڕیا شرکی بچووکە، ڕیای بچووک شرکی بچووکە، ڕیای گەورە شرکی گەورەیە ئەتکا بە منافق لە کافریش خراپترە بی. ئەو ڕیایەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەترسم لێی ئەهلی ئیمانن، ئیماندارە کابرا هەموو شتەکانی چاکە دێت بۆ مزگەوت نوێژەکات کاتێک گوێی لە یەکێک ئەبێت تۆزێ نوێژەکەی جوانتر ئەکاتەوە. سبحان الله. حەزەکا خەڵک باسی کاکە ها بە ڕۆژوو بۆ خوا کردوێتی بەس حەزەکا باسیشی بکەن. خێرەکە زەکات و سەدەقەش ئەکا بەڵام حەز ئەکا خەڵک وەسفی بکە، حەزەکە خەڵک پێی بزانێ. ئەوەیە تۆزێک تێکەڵ بە خراپەکە ئەبێ ئەوە ڕیا ئەوە شرکی بچووکە، بەڵام ئەو شرکی بچووکە کەم نییە، ئەبێ ئاگامان لێی بێ. ئەوە کەم نییە کردەوەکان بە پوچەڵ ئەکاتەوە ئەگەر زوو فریای خۆت نەکەوێت. زوو فریای خۆت بکەوە من نوێژەکەم با خەڵک بزانیان نەزەکەی مشکلێ بۆ خۆم وەزعی خۆم تێک دەمێ بەر خاتر خەڵک من ڕۆژوەگرم کەی کێشەیە خەڵک بیزانێ یا نەیزانێ هەر گوێیشی مەدەرێ بۆ خوا بیکە، تۆ بۆ خوا کارێکەکەی بیکە، بۆ دنیا مەیکە لەبەر خاتری وەصف و سەنای خەڵک مەیکە. بۆیە خوای تەعالا لە حەدیثێکی قودسیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆمان ئەیگەڕێتەوە، هەر حەدیثێ پێغەمبەر گێڕایەوەی فەرمووی خوا فەرموویەتیەوە بێ بە حەدیثی قودسی. ئەفەرمێ خوای تەعالا ئەفەرمێ من زۆر دەوڵەمەندم لەوەی خەڵک شەریکم بۆ قراردا. ئەگەر کردەوەیەک بکا کابرا کامل کردەوەکە بۆ خوا بێ تۆزێکی نەبێ بۆ غەیری خوا بێ ئەفەرمێ لێی وەرناگرم ئەو زۆرەی شەکە کردوێتی بۆ من ئەویشم ناوێ ئەیدەمە ئەو کەسی کە بۆ یەکە با بڕۆ نامەوێت. ئەبێ زۆر وریابین خۆشەویستەکانم، زۆر وریابین. و پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ من زۆر ئەترسم لەوەی ئومەتەکەم تووشی شرکی بچووک بوون، ئەو شیرکەی کە زۆر بەمان ئاگامان لێی نییە، زۆر بەمان بە خۆمان نازانین. لەبەر ئەوە خۆشەویستەکانم بۆ ئەوەی لە ڕیا بپارێزرین چەند خاڵێک پێویستە. یەکەم ئەبێ بزانین کە ڕەزاق بەس ئەڵڵایە، خوا ڕۆزی دەرە، هیچ کەسێ شایستەی ئەوە نییە من کلکەلەقەی بۆ بکەم بۆ ئەوەی ڕزقم بدە، هیچ کەسێ شایستەی ئەوە نییە. ئینسانی ئیماندار ئەبێت چاوی لە ڕزقی خوا بێ. ئەگەر ڕزقی ئێمە لە ژێر دەستی دەسڵاتدارەکان و عەبدەکانە بێ واللهی ئەیبڕن، بەس ڕزقی ئێمە لە ژێر دەستی ئەوانە نییە، ڕزقی ئێمە لەلایەن خواوەیە. ئەوان تەنها سەبەبن، گوناحەکانی خۆمانە جارجار ئەو ئەسبابانە دۆعاخە. بۆیە کلکەلەقێ بۆ هیچ کەسێ مەکەن، ڕووپامایی بۆ هیچ کەسێ مەکەن لەبەر خاتری ڕزق و ڕۆزی. ڕەزاق خوایە. دووهەم زەرەر و قازانج تەنها بەدەستی خوای پەروەردگارە، هیچ کەسێ شایستەی ئەوە نییە من لێی بترسم. قل اللهم مالك الملك تؤتي الملك من تشاء وتنزع الملك ممن تشاء. خوایە تۆ خاوەن دەسڵاتی، دەسڵات ئەدەی بە هەر کەسێ بتەوێ لە هەر کەسێکیشی ئەسێنیتەوە بتەوێ. وتنزع الملك ممن تشاء وتعز من تشاء وتذل من تشاء بيدك الخير إنك على كل شيء قدير. هەر کەسێ تۆ بتەوێ سەربەرزیەکەی، هەر کەسێ بتەوێ سەرشۆڕیەکەی، مڵکەری خۆتە، تۆ بەسەر هەموو شتێکە بەتوانای. هیچ کەسێ شایستەی ئەوە نییە دینی خۆت بۆ هیچ کەسێ مەفرۆشە. لە ترسی هیچ کەسێکی شاواز بە دیندارێتی خۆت مەهێنە. خوا خاوەنتە، خوا تۆی خەڵق کردووە، خوا بە ڕووتی تۆی هێناوەتە دنیا. ئێسەش کە شتێک لە بەرتایە هەری خوایە، واللهی تاخوا قەراری نەبێ نامری، یەک قومێک هەوا مابێ هەڵی مژی ئەبێ هەڵی مژی ئەو جا ئەمری، یەک تیکەیەک نان و ڕزقت مابێ ئەبێ بیخۆی ئەو جا ئەمری. بۆیە حەساب بۆ هیچ کەسێ مەکەن ئیلا بۆ ڕەب العالەمین نەبێ کە خاوەنی هەموو شتەکانە و ڕیایی بۆ کەس مەکەن. ئەم دوعایەشتان قەت لەبیر نەچێ. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ اللهم إني أعوذ بك من أن أشرك بك شيئا أعلمه
وأستغفرك مما لا أعلمه. کوردیەکەی خوایە پەنات پێ ئەگرم لەوەی شەریک و هاوبەشت بۆ قەرار دەم لە شتێکە کە پێی ئەزانم، یا ڕەبی لێمیش ببوورە لەوەی کە پێی نازانم. خوایە گیان پەنات پێ ئەگرین لە شرکێک کە پێی ئەزانین و ئەیکەین، پەناتیش پێ ئەگرین داواشت لێ ئەەکەین لێمان خۆش بە لە شەریک قەراردانێ کە پێی نازانین. جا زۆر ضرورە. ئیمامی حەسەنی بەسری خوای لێ ڕازی بێ ئەفەرمێ اللهم إني أعوذ بك من الرياء والسمعة. زۆر جار ئەم دوعایە دووبارەکەنەوە، خوایە پەنات پێ ئەگرین لە ڕیا و لە سمعەت. اللهم اغفر لي الرياء وسمعتي. یا ڕەبی خوایە لێم خۆش بە لەوەی کە ڕیایی ئەەکەم ڕووپامایی ئەەکەم جارجار پێ خۆم نازانم. بۆیە خۆشەویستان نیەتی خۆمان با پاککەینەوە لەگەڵ خوایە. ئەم سیفەتە پیسە کە زۆر کەس خوا پەنامان بدا پێوە مبتەلا بووە و علامەتێکە لە علاماتەکانی نیفاق و دوڕووی با لە خۆمانە دەریکەین. داواکارم خوای گەورە ئیسلاح